بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان، ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەت کە ئێمە مەبەسمانە قسەیان لەسەر بکەین لە بارودۆخێکی زۆر ناهەموار و پڕ لە قەیرانە ئاژین. هەر بە چاوێکی خێراوە کە سەیری بارودۆخی ئێستا بکەین دەبینین خەڵک لە چەندین قەیرانی جۆرا و جۆرا خۆیە بینێتەوە. قەیرانی بێخزمەت گوزاری بە هەموو کەرتەکانیەوە، قەیرانی یابووری و قەیرانی سیاسی، قەیرانی خزمەت گوزاری. تەنانەت ئێستا لە حاڵ و باڵێکایە کە ڕۆژانە بەرکەوتەیە بێت لەگەڵ ئەم جۆرە قەیرانانەیە و لە نائومێدی و یەئسێکی گەورەیە خۆیە بینێتەوە. مەوای لێیەکا کە ماندوو بێت لە ژیانکردن، ماندوو بێ و بێتاقەت بێت لە هەڵسوکەوتکردن لەگەڵ خۆی و لەگەڵ دەوروبەری، نازانێت چۆن کێشەکانی چارەسەر بکە و تەنانەت کەسێکیش نییە هانای بۆ بەرێوە دادی لەلا بکە، حاڵ و باڵی بۆ چاک بکە. دەسەڵاتێک هەیە کەم تەرخەم، دەسەڵاتێک هەیە خۆی بەرپرسیار نازانێت، دەسەڵاتێک هەیە کە پاساو بۆ خراپی دەسەڵاتکردن و ئەنجامدانی خزمەت گوزاری و جێبەجێکردنی کارە خزمەت گوزاریەکانی دەهێنێتەوە بە کوالیتیەکی زۆر خراپ. ئێمە دەمانەوێت لە ڕوانگەی ئاینەوە بزانین بەرپرسیارەتی دەسەڵات و تاک لەم بارودۆخانە چین. بە پشتیوانی خۆی گەورە لە میانەی دوو ئەڵقەی بەرنامەکەماندا، ئەم ئەڵقەیە وەڵقەی داهاتوو قسە لەسەر بەرپرسیارەتی هەریەکیشانەکەین. بەرپرسیارەتی دەسەڵات لەکوێ ئەم بارودۆخەدایە؟ ئاینی پیرۆزی ئیسلام چ جۆرە بەرپرسیارەتێک لە ئەستۆی دەسەڵاتداران دادەنێ؟ دەسەڵاتداران دەبێت چۆن بن و بنەمای حکومڕانی و دەسەڵات و حکومسازیان دەبێت لەکوێوە سەرچاوی گرتبێ و چۆن خزمەتی هاوڵاتیانی خۆیان بکەن. لەگەڵ بەڕێز دکتۆر ناسح ئاروزەری پسپۆر لە هێزری ئیسلامی شرۆڤەی ئەم بابەتەکەین. سەرەتای بەرنامە گەرمی و خێراتنی کاک دکتۆرەکەین، بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم. کاک دکتۆر، ئێمە بڕیارە قسە لەسەر دەسەڵات بکەین لە چوارچێوەی ئەوەی کە خزمەتی هاونیشتیمانیانی خۆی بکات، تاکەکانی وڵاتەکەی بکە. با لە پێشەوە بزانین کە دەسەڵات چێیە بێت، چۆن بێ؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. لە ڕاستیدا مرۆڤ کەسایەتێکی کۆمەڵایەتیە بە سروشتی خۆی، بەڵێ، وەکو هەموو کۆمەڵناسان و لە پێش هەمووشیانە ئیبن خەلدون ئاماژەی پێ دەکات. کەوابوو مرۆڤ بە تەنها ناژی، پێویست بەوە دەکات مرۆڤ لەگەڵ براکەی، لەگەڵ هاوڕێکەی، لەگەڵ دراوسێکەی، لەگەڵ خزم و کەسوکارەکەی، لەگەڵ دۆست و ناسیاوەکەی، تەنانەت لەگەڵ ئەوانەی غەریبیشن ڕوو دەکەن ئەو شوێنە. بۆیە مرۆڤەکان پێویستیان بە تەجەموع و کۆبوونەوە و کۆڕبەندی و یەکترناسین و هاوکاریکردنی یەکترە. چونکە ناکرێت مرۆڤێک بە تەنها بڵێ من خانوو دروستەکەم، هەم دارتاژ بم، هەم پەنجەرە ساز بم، هەم سەقف تێکەر بم، هەم دیوار ڕێخەر بم، بەڵکو پێویستی بە دەوروبەرێک هەیە کە ئەم کاری بۆ بکە. هەر کاتێکیش خەڵکەکان کۆبوونەوە، قەرەباڵغیەکان بوون، هەر کەسە و کارێکی کرد، کاتێک کەسێک بە کشت و کاڵەوە سەرقاڵە، کەسێک بە سیناعە و دەزڕەنگینی ئەوانەیە سەرقاڵە، هەندێکی تر بە تیجارەت و ئابووری ئەوانێ، و بەم شێوازە جیاوازی لە کار و فرمانەکاندا دەبێت و ئەمانەش جار بەجار دەنگیان تێگەئاڵێ لەسەر حەقێک خاسەمەیانە بێ، کەواتە پێویست بە تەنزیمێکی ژیان ئەکا کە ئەم ژیانی خۆیان ڕێک بخەن و تەنزیم بکەن. ئەمە تەنها لە عیلمی ئیدارەیە خۆیە بینێتەوە یان ئاینیش جەخت لەسەر هەمان بابەت ئەکاتەوە؟ بەڵێ، ئاینی پیرۆزی ئیسلام وەڵامدانەوەی داخوازیەکانی ناو مرۆڤایەتیە. بڕۆ هەر هەموو قورئان هجوومێکی زۆر بەهێزەکە لەسەر ئەوەی کە ئیدارەیەکی ستەمکارانە بوونی هەبێ، چونکە ئەم قەرەباڵغیە کە دروست بێ ئیدارەیەک بێت کە ئیدارەکەش بوو ئەبێت دادوەرێتی دابێت و ئەو کەسەش سەرپەرشتی دەکا، دەبێت ئەو خەڵکە یعنی وشەی دەستەواژەی خەڵک بەکارهێنرێت کە ئیمڕۆ لە دەستەواژەی نوێدا زیاتر هاوڵاتی و مواتەنە بەکارهێنرێت. بە تعبیری قورئانی خەڵک سەیری کە خوای گەورە ئەفەرمێکی يا داود إنا جعلناك خليفة في الأرض. کەواتە داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوا دایناوە
بە جێنشینێک بە خەلیفەیەک لەسەر زەویدا مادام خەلیفە بێت کەواتە لەژێر دەستی ئەوە دەکرێت مسلمان و نامسلمان هەبێ دەکرێت خەڵکی وڵات و خەڵکی دەرەکیش هەبێ بۆیە وردە ئاەتەکە فەرمێ فەحکم بەینە الناس بالحەق لە نێوان خەڵکیدا ئەیتر هەر کەسێک هەن هەر ئاینێکیان هەیە هەر بۆچوونێکیان هەیە دادوەر و حەق و ڕاستیت بوێ یەکسەر ئەش فەرمێ ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله شوێن کەوتوانی حەسری نەکردو لەسەر شوێن نەخێر کاتێک سەر مەسەلەی حکم و ئیدارە ڕاست ئێمە لە هەڵگری فکری ئیسلامین ئەڵێن ئاینی ئیسلام ئاینی دەوڵەتە بەڵام بەواتای ئەوەی کە هەر دەوڵەتێک ئەمڕۆ بڕێز تەغزیەی دەوڵەت ئیلا ئەبێ فکر و هزرێکی هەبێ یعنی مارکسیەت چییە؟ مارکسیەت دینی مارکسیەتە تەغزیەی وڵاتەکەیەکە بە عەقیدەی مارکسی لەناو هەموو چین و توێژەکانە ئەم عەقیدەی مارکسیە لە خوێندنا بڵاوکاتەوە لە ڕۆژانەیە بڵاوێکاتەوە کا بە یاسا جێبەجێیەکا بەسەر خەڵکیدا کاتێک کە منیش مسلمانم باوەڕم هەیە بە عەقیدەیە کە خوا ئاسمانی دروست کردووە کە هەمومان مرۆڤین هەمومان بەندەی خوداین مافێکی سروشتی خۆمانە کە وڵاتی خۆمان لەسەر ئەوە بێ کە لە خوێندنمانە لە ژیانمانە لە کار و کاسبەکانمانە ئەوەی کە حرامە خۆمانی لێ بە دوور بگرین ئەوەی کە حەڵال معریفەیەک بدەیت بە خەڵکێک لەبارەی سیستەمی حکومڕانی ئەوە بێگومانیکە لە ئەرکەکان کە دواتر قسەی لەسەر بکەم کەوابوو لە قورئاندا دووشت دیاری کرا بۆ ئەو تەجەموعی کە هەیە یەکەم شوێنکەوتنی حەق دووهم ڕانەکردن بە دوای هەوا و ئارەزۆکاندا ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله چونکە زۆربەی کە دەسەڵاتەکان لەکوێوە کونیان تێدەبێ لەوەیە کەیتر هەوایەکی خۆشگوزارانی لیانەدا ئەتوانن پارە و سەروەت لای خۆیان خڕ بکەنەوە و شوێن هەوا و ئارەزۆکانی خۆیان بکەون ئەم شوێن هەوا و ئارەزوو کەوتنەوە دەکا کە ئاگیان لە فەقیر نەمێنێ لە هەژار نەمێنێ و کەشتی ژیانیان کونی تێببێ و بەرەو فەوتان بڕوە مامۆستای بەڕێز مادام بەرپرسیارەتی خزمەتکردنی تاک و خەڵک بە شێوەیەکی گشتی لە سوی دەسەڵاتدارانە دەکرێت بزانین چ جۆرە خزمەتێک پێویستە دەسەڵاتدار پێ هەستێ لە بەرامبەر تاکەکەیە یان ئەو بەرپرسیارەتیە چۆن وردکەینەوە لە ژیانی ڕۆژانەیە لە سۆنگەی ئاینی ئیسلام و فکری ئیسلامەوە کاتێک کە وتمان قەرەباڵغیە دروست بوو ئەبێت تەنزیمێک بکرێت و ڕێک بخرێت و ژیان تەسفیە و ڕێکسازی تیا بکرێت و ئێمە دەبینین ژیانی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام هەندێکیان هەم سەرکردە بوون و هەم پاشا بوون و هەندێکیان تەنها پەیامیان گەیاندووە ئەوە نە بوارەکەیان بۆ ڕەخساوە بەڵام تەکاملی شەریعەتی هەموو ئەدیانەکان هەموو ئاینەکان لە ئیسلامدا کۆبووەتەوە بە تەکاملی ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم بە پێی شەریعەتی ئیسلام ئەگەر تعبیر بەکار بهێنین بە زبانی ئەمڕۆ لە ئیسلامدا باوەڕمان هەیە بە دەوڵەتێکی مەدەنی کە ئەو دەوڵەتە پێک بێ لە خەڵک و خەڵکیش چاودێری بێ کە ئەمە بەردی بناغی دەوڵەتە بەداخەوە فکرێک هەیە لای ئەلمانیەکان کە دەڵێن دەوڵەتی سیۆقراتی بوونی نییە نابێ هەبێت سیۆقراتی بەمعنا دینی بە واتای ئەوەی کە ئەو کەسێک کە بوو بە سەرپەرشتی کار ئایا پیاوێکی ئاینی بە یا کەسێکی تر بێ بڵێ من لەلایەن خواوە فەرمانم پێ و ئەبێ هەمووتان گۆڕایاڵی من بن لەبەرەوەی کە من فەرمانی خواتان بەسەرا جێبەجێەکەم و کەس نییە بگاتە من و من عیسمەتم هەیە و قەت هەڵە ناکەم تاوان ئەمە فکرێکە دەکرێت ڕۆژگارێک بووە لە پێش شۆڕشی فەڕەنسا ئەمە بوونی هەبووە و بەناوی خوددا و حکم کراوە جۆرێک سەلبیاتی داناوە وفعلا يعني منیش بوو مای ئەو شۆڕشم بەرپا کرد بەڵام ئەوە لە کاتێکانەوەیە مەسەرەن ئینحراف لە دین جۆری دینداری و کتێبە ئاسمانیەکان و جوزانم بەکارهێنانی دین لە بەرژەوەندی خەڵکانێکە بە ناوی دینەوە حکومەکان خێدی قسەکە خۆی ئەمەیە بڵێ لە شەریعەتی ئیسلامدا هەمومان بەندەین لە سەرۆکی وڵاتەوە تاوەکو پارێزگاری ژینگەکەمان هەمومان لە وڵاتێکە ئاژین ئەویش پابند بێت وەکو چۆن منیش ئەبێ پابند بم بۆیە کاڵین دەوڵەتێکی مەدەنی مەرجعەتەکەی ئیسلام بێ بە واتایەکی ئەوە کە یعنی یەکەم خەلیفەی موسڵمانان فەرمووی چی ولیت عەلەیکم وەلەست بخەیریکم یەکەم خەلیفەی موسڵمانان کە سەیدنا ئەبوبەکرە کە لە دین تێگەشتووە کە هاوڕێی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام یەکەم جێنشین بووە فەرموویەتی خەڵکینە من بووم بە سەرۆکی ئێوە خێرتر نیم لە ئێوە کەواتە خێرترین بە ئێوە عیسمەت نییە بڵێ وەڵام من هیچ شتێکم لا نییە حتا حەسانەیەک نییە بۆ ئەوی پارێزگاری لە سەرۆک بکە کە نایاسایی بکە و ناشەرعی بکە ئەنجا بۆیە فەرمووی
إن أحسنت فأعينوني وإن أخطأت فقوموني ئەگەر ڕاستم کرد شەرعی خوام جێبەجێ کرد یاساکانم بەڕێک و پێکی برد خزمەتی خاک وڵات و نیشتمانم کرد هەمووتان پشتم بگرن ئەگەر هات و هەڵەیەکم کرد ڕاستم بکەنەوە بۆیە دەوڵەتی ڕاستەقینە ئەو دەوڵەتەیە کە بە فیعلی دەیەوێت خزمەتکاری خەڵکی بێ و دەیەوێت وڵات ئاوەدان بکاتەوە و کاتێکیش کەمە ئەمە ڕوئەدات کە ئەو دەوڵەتە دەوڵەتێکی دیت فراوان بێ ئەوەی کە لەژێر دەستایەتی هەمویان خەڵقی خوددان هەمویان بەندەی خوددان بڕۆ لە مێژووی ئیسلامە بیخوێنەرەوە جوولەکەیەک لەگەڵ سەرۆکی مسلمانان لەگەڵ خەلیفەی مسلمانانە لەسەر زرێ پۆشێ جیاوازی دەکەوێتە نێوانیان لەبەر ئەوەی کە هی خەلیفەی مسلمانانە قازیش ئەزانێت کە هی ئەوە لەبەری ئەوە بینیبێتی بەڵام داوای بەڵگەی واقعیەکە بەڵگەیەکی واقعی دەست ناکەوێ لەبەرەوە دەڵێ بڕۆ کاکی جوولەکە زرێ پۆشەکە هەڵبگرە بۆ خۆت مڵکی تۆیە یعنی دادوەریەکی وەها کە خزمەتگوزاری بۆ هەموو مرۆڤەکان بێ نەک چینێک جیا بکەیتەوانێ و چینێکی دیکەیتر محروم بکەی کە ئەمە بەداخەوە لەم سەردەماندا هەموو سەردەمێکە ئەمە ڕوئەدا بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە فاشلن جنابی مامۆستا تۆ مەسەن لە ڕوانگەی با بڵێن دەوڵەتداری ئاینیەوە مەسەلەن ئەوەی کە نمونەی خەلیفەیەکمان بۆ ئەهێنیتەوە مەسەلەن یان جەنابەت پێت وایە مەسەلەن کە ئێمە ئیسلام جەخت لە دەوڵەتێکی مەدەنی دەکاتەوە ئیسلام جەخت لە دەوڵەتێکی مەدەنی ئەکاتەوە نمونەی خەلیفەکان هێنیتەوە کە نمونەی دینداری و خزمەتگوزاری بوون بۆ خەڵکی ئێستش ئەلمانیەکان هەر بانگەشەی دەوڵەتێکی مەدەنیەکەن ئەم دوو دەوڵەتە مەدەنیەت زۆر جیاوازیان هەیە بۆچی واکەوتۆتەوە ینی بەڕێیەوە لە ڕاستیدا ئەلمانیەت تا ئێسەکانەیە یەک تەوری بەخۆیەوە نەبینیوە ئەلمانیەت هەبووە بە هەموو پێوەرێک بە معنای لادینی ئەوەی دین بوو بێت قبوڵیان نەبووە کە بەداخەوە لە وڵاتی ئێمەش تا ئەندازێک کە دەستی پێکرد یەکێ لە ئیشەکانەوە بوو کە دین لە هەموو کایەکانی ژیان دوور بخرێتەوە بەڵام ئێستا ئەلمانیەت لە بەرامبەر ئەم جەنگەدا کە لە بەرامبەر دینی ئیسلاما کردوێتی شکستی هێناوە چونکە ئەو کەسانەی کە دەڵێن ئەبێ دین لە دەوڵەت جیاواز بێ هەر خۆیانن دوو ڕۆژی تر بە زۆر مامۆسای ئاینی هێنن تەکلیف لە مامۆسای ئاینیەکەن خۆ هەڵببژێرێ بۆیان تەکلیف لە مامۆسای ئاینیەکە کە کێشەکانیان بۆ چارەسەر بکە و ئاینەکەنەوە بەشێک لە دعوەکانی خۆیان دیعایەکانی خۆیان لەبەرەوە ئەلمانیەتێک نییە بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە من حەزەکەم بەو ناوی بەرین کە ئەلمانێتی لادینی تازە عفا عليها الزمن یعنی چووە پەراوێزی مێژووە وانێ بۆ زبڵدان چونکە شتێکمان نەماوە لەوە ئەوانەی کە ئەڵێن ئەلمانین سەیری ئەندامەکانیان بکە هەمویان باوەڕیان بە دین هەیە هەمویان باوەڕیان بە قیەمی ئەخلاقی هەیە هەمویان باوەڕیان بە ئیسلامەتی هەیە هەمویان ئامادەن ئەچن نوێژەکانیان ئەەکەن ئەگەر هات و کارێکیان پێ بوتە دژ بە فکرەکەی خۆیان ئامادەنین وازی لە بهێنن کەوا بوو لێرەدا ئێمە دەڵێن جیاوازی نێوان ئەو دوو دەوڵەتە چییە من پێم وایە بەشێک لە کارەکان سیاسەکان ئەمەیە حەزکردن لە دەسەڵات و مانەوە لە دەسەڵات ئەمن پێ دەڵێم لە وڵاتی شەرقی ئەوسەتا دەسەڵاتێکم پێ بڵێ کە نەڵێ ئێمە دیموکراتین دەسەڵاتێکم پێ بڵێ کە نەڵێ ئێمە ئامادەیمان هەیە وڵات بە دیموکراتی بڕوا بڕێگا هەر لە خۆی بپرسە باشە ئەگەر دیموکراتی ڕاستە بۆ 30 ساڵە 40 ساڵە جەناب لەسەر حکمی کەسێکی تر نهاتوە سەر حکم کاتە خەلەل هەیە لە ئارا کەوا بێت جیاوازی لە نێوان ئەم مەدەنێتیانە ئەمەیە دەکرێت لە وڵاتانی ئێمەدا یعنی حتا یعنی حساسەتێک هەیە تۆزێ بە وشەی ئیسلامی کە من قەناعەتم وهایە باش وایە کە حتا حیزبەکان حیزبێک بن کە پاشگری ئیسلامیان پێوە نەبێت ئەوە بۆچوونی خۆمەوە بەشێ لە مفەکرین ئیسلامین ئەوە بۆچوونەکەیانە لەبەر ئەوەی کە من ڕخنە لە تۆگرم ڕخنە لە ئیسلام ناگرم کاتێک کە ڕخنە لە منەگری ڕخنە لە ئیسلام ناگری ئەوە هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئەم مرۆڤە ئەوێ خزمەت بکە بەڵام بە پاشگرێکی ئیسلام دەوێت لە سۆنگەی ئیسلامەوە بیکە ئەلمانیەکان ئەیانەوێت لە سۆنگەی ئیسلامەوە نەبێ پێیان قەڵسە کە تەنانەت ژنمارە بڕینێ بە پێی شریعەتی ئیسلام بکرێ پێیان نەنگی و نیگەرانیە کە هەندی ئەحکامی شریعەتی ئیسلام لە دەستوری یاسادا جێگیر بکرێ بڕۆ کاتێک کە یێتە سەر باسیەوەی ئیسلام ئاینی ئیسلام کە ئاینی زۆرینی وڵاتەکەی ئێمەیە باش ێستا لە ئەمریکا مەسیحیەت ئاینی وڵاتەکەیانە مافێکی خۆیانە وەرە لە سوید دۆستم هەیە ئەڵێ مامۆستا ئەو حیزبە سەرەکەوێت ڕاستە پاشگری ئاینی پێوە نییە بەڵام کە لە ناوەڕۆکە خزمە دەکا بە کەنیسە و خزمە دەکا بە تاکەکانی کۆمەڵگا ئەوانە دایمە سەرکەوتوتریش ئەبن بەڵام لە وڵاتی ئێمە هێشتا نەگەشوێتە ئەو ئاستەی
کە هەنگاو بنێن بەسەر ئەم بابەتەیە کاکە هەموو کەس مافی ژیانی هەیە هەموو کەس مافی مامەڵەکردنی هەیە هەموو کەس مافی ئەوەی هەیە کە دەسەڵات ببرێ بەڕێوە بەڵام لە وڵاتی ئێمەدا چەمکی دەوڵەتی مەدەنی لای فکری علمانی ئەوەیە کە باسی ئاینیتیانە بێ بەڵام باسی حەشتێکی تیاکەی با هەبێ بەڵام لە فکری کەسێکی هێزری ئیسلامیە قەنەعەتی وایە کە پاشگری خەڵکی و فکری خەڵکی و هزری خەڵکی ئیسلامە لەبەرەوە زۆر سروشتیە کە ئەحکامی دەوڵەت لە سۆنگەی شەریعەتی ئیسلام ینی ئێوە پێتان وایە ئەمان شکستیان هێناوە لە بنیادنانی دەوڵەتێکی مەدەنیە مەسەرن بۆ خەڵک بێگومان بە هەرچی علمانیەتی شەرقی ئەوسەتە شکستی هێناوە بەهێزترین بەڵگەش بۆ ئەوەی شکستی هێناوە کاتێک کە تۆزێک هەناسەیەک بە خەڵکی درا بوو بە ئەوەی ناونرا بە بەهاری عەرەبی هەموو هاتنە سەر جادە و ڕەفزیان کردەوە جۆری شکستەکەیان چۆنە مەسەن لە چییە شکستیان هێناوە ئەلمانیەکان یاخود دەسەڵاتی بەگشتی دەسەڵات لە شەرقی ئەوسەتا لە چەندین ڕۆوە شکستیان هێناوە لە چەندین ڕۆ شکستیان هێناوە لەو ڕوانەی کە شکستیان هێناوە نەبوونی هێزێکی تەواوەتی بۆ وڵاتەکەی خۆیان کە سەربەخۆ بێ یعنی سیر بکە لە وڵاتانی شەرقی ئەوسەتا من بەگشتی قساکەم هیچ دەوڵەتێک نییە کە هێزێکی سربەخۆی هەبێت کە خۆی سربەخۆیانە بتوانێت کار و چالاکیەکان لە وڵاتی خۆیان ئەنجام بدا و هێزێکی ئەوەندە سربەخۆ بێت بە واتایەکی تر سربەگەل بێ و ئەو هێزە نەبێتە سەر کوتکەری گەل کە من بەڕاشکاوانەی پێ دەڵێم لەم سەر تا ئەو سەر ئیلا مەن ڕەحیمە ڕەبوک یعنی کەمەکێک نەبێت هەمووی هێز لە وڵاتی شەرقی ئەوسەتا بۆ سەرکوتکردنی میلەتەکە خۆیەتی یان لە بەرژەوەندی حیزبێکی دیاری کراوە کارەکە بێگومان یعنی هێز جاری وایە پەرت کراوە بە پێی عەشرەتەکان یا بە پێی حیزبەکان ئەم هێزی خۆی هەیە ئەو هێزی خۆی هەیە بۆیە کاتێک کە جەنگێکی ڕوبەڕووبوونەوە دێتە پێشەوە ئەمیان هجوومەکە ئەویان ئیستۆپەکە و پاشەکشەکە لەبەرەوە هیچ کات ناتوانن معادلەکان ڕابگرن بۆیە نیشانەی شکست خواردووی دەوڵەتەکان ئەوەی کێکە لە نیشانەی شکست خواردوو کە هێزەکانیان سربەخۆ نیە و هێزەکانیان سربەگەل نییە واتە بۆ هەڵکێشانی ملی ئەو کەسانی کە ڕخنە دەگرن و بۆ داپلۆسینی ئەو کەسانی کە ڕخنە دەگرن لەم کاتەیە کە من لەگەڵ تویا قساکەم لە وڵاتە عەرەبیەکان هەیە بە دەرزەن ئیعدامی خەڵکەکرێت تەنها لە ڕووی سیاسیەوە لەبەرەوەی کەسێک پێشتر خۆی هەڵبژاردووە و دەرچووە ئێستا انقلابی بەسەرا کرا و مادام ذاتی ئەوەت کردووە کە بەشداری سیاسی بکێ بمرێ بە پەتا بکرێ بە ئاشکرا یعنی ئەمە ڕووداوەکە لەبەرەوە ئەو هێزانە بەگشتی شکستیان هێناوە کە نەیانتوانیوە جگەلەوەش هۆکارێکی تر نەیانتوانیوە سەرچاوەی بواری ئابووری و سەربازی خۆیان بن جگە لە بواری تەکنۆلۆژی کە ئەمڕۆ بوارێکی زۆر گرنگە لە دنیای ئەمڕۆدا بۆیە هێزەکانی وڵاتی ئێمە شکستیان هێناوە کە بەگشتی یعنی 6 خاڵ هەیە کە هێزە سیاسیەکان لە شەرقی ئەوسەتدا بە هەرێمیشەوە شکستیان هێناوە یەکەم ئەوەی کە پێی دەوتێت ئیستیبدادی سیاسی یعنی قۆڕغکردنی دەسەڵات بۆ چینێک بۆ توێژێک بۆ لایەنێک بۆ خانەوادەیەک کە لە زۆربەی وڵاتانی عەرەبیدا ئەمە ڕەچاو دەکرێ و ڕوون و ئاشکرایە کەسێک بۆی دانراوە 4 ساڵ بمێنێتەوە ئەیکا بە 8 ساڵ باشە تا 8 ساڵیش گەدن ئازابێ یاسا دەستکاریەکە ئامادە ڕێدا بەخۆی کە یاسا دەستکاری بکە کە یاسا دەستکاری بکە بۆ ئەوەی کە 30 ساڵ بمێنێتەوە لەسەر حکم بڕۆ حەچی دیموکراتیەتە دەوڵاتی شەرقی ئەوسەتا هەیە هەمووی دیموکراتی مزەوەرە تەزویر کراوە بەرامبەرەکەیان بە مشار پارچەکەن دووهەم ڕەدووکەوتنی وڵاتانی تر یا بە دوواداچوونی وڵاتانی تر یا هەنگاو هەڵگرتن بۆ وڵاتەکانی دیکەی کردن بۆ بزل هێزەکانی هەموو هێزێکی وڵاتانی شەرقی ئەوسەت پاڵپشتێکیان هەیە لە زاڵم لە ستەمکار لە ئەمریکا لە ئەوروپا یا لە رووسیا بۆ ئەوەی پاڵپشتیان بکە سەروەتی وڵاتیش ئامادەی بکاتە خزمەتی ئەو وڵاتە ببینە وڵاتێکی وەکو سووریا مەعڤوویەوە هەمووی تیاچوو لەبەر خاتیەوەی کە سەرکردەیە سڵامەت بێ ئەگەر دیموکراسی ڕازوایی وتایەکا کە مادام ناڕازین من دەست دەکارە کێشمەوە بەڵام لەگەڵ ئەوەشا هێزێکی دەرەکی کە رووسایە چەک و ئەسلحە و جبەی نادۆتە ئەو وڵاتە کە بەرگری لەو دەسەڵاتە ئەکا بۆ چونکە خێراتی ئەم وڵاتە تیجارەتی ئەم وڵاتە دوو ڕۆژتر ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە هەمووی ئەبێ لە وڵاتێکی تر وەربگرێ کاتێکە لە ئەمریکاوە تەلەفۆنەکرێت
بۆ وڵاتێکی تری عەرەبی ئەڵێ بێ ئەو ملیار دۆلارم بدەیت ئەم شەو ئەڵێ کاک ئاخر بۆم هەموو پارە بم بە تۆ ئەڵێ ئەگەر سەربازەکانی من نەبێ بەرگری لە تۆکەن میلەتەکە بە چقەنەیەک تۆ هەڵەفڕێنن لەویانە لەبەرەوە ئەبێ پارەم بیتێ و ناچاریش ئەبێ پارەکەی داتێ بە ملیار دۆلارە نێرێ بۆ کاکە ترامپ لەبەرەوەی کە وڵاتێکی ئەمریکیە بەرگری دەکات لەباتیەوەی با بڵێن سەرەت و سامانەکەی بەکاربهێنێ بۆ خزمەتکردنی تاکی هاوڵاتی خۆی ئەیدا بە بەرژەوەندی دەرەکی با بڵێ ئەمە گرفتەکەیە ئەو سەروەتە دەسەڵاتانەی کە هەن ئەو پارە و سەروەتەی کە ئەوێن بە خەڵکی ئەگەر خۆیان بە خزمەتی میلەتی خۆیان بێت ئەو کاتە کە لەگەڵ وەفدێکی ئەمریکی و ئەوروپیا دانیشن قاجە خەنە سەر قاچیان چونکە هێزیان لە میلەتەوە وەرگرتووە بەڵام کاتێک کە ئەیبینی هەمویان کۆیلن لە بەردەم ئەمریکا لە بەردەم ئەوروپا لە بەردەم رووسیا لەبەر ئەوەی کە هێزی خۆیان لەگەلەوە وەرنەگرتووە بەڵکو لە دەرەوە وەرگرتووە بۆیە دووەم نەخۆشی لە هەموو هێزانی هەیە کە شیعاری دیموکراتیتیان پێیەوە هەڵبژاردن و چییە ئەم هەموو تەزویراتە ئەکرێت وەدە لە دەروەش پشتیانە گیرێت وەکەی دەریش نەچوون دوای ماوەیەکی کورد ئینقلابێکەکەنەوانێ بەسەر واقعەکەتا خاڵی سێهەم یەکی لە هۆکارەکانی تری کە ئەم وڵاتانە شکستیان هێناوە بوونی قەرزی دەرەکی چونکە سندوقی نێودەوڵەتی کاتێک قەرز ئەدا بە تۆ کە بتکا بە کۆیلەی خۆی ملکەتی بڕیارەکان ملکەتی بڕیاری ئەو بی یعنی حتا لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان برادێکم باسی کردووی لە ئۆکرانیا بووین ویسمان مزاهرە بکەین دژ بە تەداخولێکی رووسیا بۆی کە لە شوێنەکان وتی رووسیا ڕێک هەوا و سارد و گەرمیەکەی لێگرتینەوە یعنی سەرچاوی تاقەی لێگرتینەوە وتی ناچار هەمومان بێدەنگ بووینەوە کە زانین مزاهراکەین مزاهرەکە فەشەلی پێها بۆ چونکە تۆ کاتێک سەر بەخۆی کاتێک وڵاتی تۆ سەر بەخۆیە کە ئیرادەی خۆتت هەبێ لە بواری سەربازیە هێز و یارمەتی خۆتت هەبێ و دەشکرێت کە تۆ معاهدەت هەبێ کڕین و فرۆشتت هەبێ لەگەڵ هەندێک وڵاتی دیکەی تردا لەو بارەوە و دەبێت ئەو دەوڵەتەی کە هەیە بە فعلی هەوڵ نەدا پەنا نەداتە بەر وەرگرتنی قەرز لە دەرەوەی وڵات چونکە بۆ تەفنیشکردنی ئەو وڵاتەیە بۆ ئەوەیە کە ئەو وڵاتە قەرزی زیاتر بێ جگە لەوەش بەداخەوە لە وڵاتی ئێمە بەناچار کراون ئەمە بکەن یعنی من گوێم لە ڕۆشنبیرێکی ئابووری وڵاتانی ئەمریکا بوو کە دەیوت تۆ بۆ ئەوەی دەوڵەمەند بیت هیچ پێویست نییە تەنها بانقێک دابنێ لەگەڵ سەرکردە و دەسەڵاتەکانی وڵاتە عەرەبیەکانە ڕێک بکەوە پارە لە سەرکردەکان وەربگرە لە بانقادای بنێ بە قەرز بێرەوە میلەتەکەی خۆی چونکە ئەوان بە تەنها بە ملیار سەروەت بەرەن دەرەوە دەڵێت تەنها ئەم ئیشەویشی تۆ تەنها دانانی بانقێک بێت دیوار و دیکۆرێک بێت لە سەرکردەکانیان پارە وەربگرە لە بەرپرسەکانیان پارەی هێنە دەرەوەی وڵات وەری بگرە زەمانەتیان بدەرێ و لە ژێرەوە هەر بە خۆیان لە بەهۆی پەرلەمان و بەهۆی دەستگا وەزارەکانیوانێ قەرزیان بدەرەوانێ لێرەدا ڕیبح و قازانجەکە لایەکی بۆ خۆت و پارێزگاریش بە حساب لە سەرەوەتی ئەوان دەکەی جگە لەوەش یەکێکتر لە شکست لە وڵاتی ئێمە ئەوەیە کە بیرمان نەکردێتەوە لە بواری تەکنۆلۆژیا تەنها نەقلی تەکنۆلۆژیاکەین مۆبایلی دروست دەبێت دوای هەفتەیە گەکاتە ئێرە بەڵکو جاری وایە زووتری ژەگات ینی وڵاتێکی وەبەرهێن نین و وڵاتێکی نەگوەبەرهێن نین ئەسڵان بیریشمان لێ نەکردوێتەوە تا ئێستا کێ لە وڵاتی ئێمە بیرکراوەوە لەوەی کە شەریکەیەکدا بنرێت کە ینی تەکنۆلۆژیا بەشی ئەدەواتی تەکنۆلۆژیا ئەدەواتی کۆمپیوتەر مۆبایل چونکە تازە شۆڕشێکە و هاتوو بەرەو پێشیشەوە ئەڕوا کە ئەمە دروست بکە یعنی بە سەدان ملیۆن دۆلار بەس لە هەندستانەوانێ دەرهاویشتەی بەروبوومی بەدەستهێنانی چی بواری ئەلکترۆنی و بواری تەکنۆلۆژیایە کە ئینتاجیەکەن یعنی کاتی خۆی قسەیە باو بوو ئێستاش ئەیەن بە گوێمانە هەر لە ڕێکخراوی دانیشتنی منەظەمە و سیدا و ئەوانەی کە بانگەشە دەکەن بەوەی کە تەحدیدی نەسل کرێ و کاکە با قەڕەباڵغ نەبن مناڵی زیاترتان بێ ئێوە ناتوانن بژین و لەبەر سامرن بەڵام بە پێی توێژینەوە زانستیەکان دەرکەوتووە کام قسە عکسەکەی ڕاستە بەڵام پێویستە ژیان تەنظیم بکرێ کاکەگەر بۆ حسابە بێت گەورەترین وڵات کە ئەمڕۆ زۆرترین ژمارە هەیە زیاد لە ملیاری خەڵک ئەندامەتی کێیە وڵاتی سینە دا ئەمڕۆ گەورەترین و بەهێزترین وڵات کە لە زۆربەی جیهاندا بەروبوومی ئەو بگاتە هەموو وڵاتانی دنیا هەرکوێیە هەر وڵاتی سینە کەواتەش زۆربوونی ژمارەی ئەندامانی ئەو وڵاتە بەڵگەنیە لەسەر دابەزاندنی بواری ئابووری بەڵکو بەڵگەی لەسەرەوەیە کرێ بەهێزتر بێت و بواری ئابووری بەرەو پێشتر بچێ بەڵام ئێستا بە زۆر خن بە مشکی ئێمە بۆی ئێمە تەنها دەستەمویەکی ئەوان بین مناڵیشمان نەبێت بە پێی حسابی ئەوان ببێت ئیش و کارەکانی ژیانمان لەبەرەوە گەورەترین کێشەیە کە ئێمە تا ئێستا نە لە بواری سێمڕۆک بەڕاستی بواری سیارە لە بواری تەنانەت فڕۆکە لە بواری ئەمانە دەکرێت
بە هەر کەسە بەپی توانای خۆی خۆ ناتوانین لە فڕۆکە بەشداربی ئەتوانین لە مۆبایل بەشدار بێت ئەتوانین لە شەریکێکی سادەیە بەشدار بێت گرنگەوەیە کە دەستی کارت هەبێ و ئەو بارە پێشکەوتن بەخۆیەوە ببینێەوە بتوانیت خزمەتی تیا بکەیت یا ئەو بارەی کە بۆ وڵاتەکەی تۆ گونجێت لەوە چێت تۆ وڵاتێکی سیناعی نەبی بەڵام وڵاتێکی زراعیبی ئێستا لە هەرێمی کوردستاندا زۆرترین زەوی هەیە کە تایە چاندن بکرێت کەچی ئێسش لە عێراقەوە لە دەرەوەی وڵات ئاردەهێنرێت لەبەر خاتری چاوی کاڵی وڵاتانی دراوسێ لێرە ئەم کردە گەشەی پێ نادرێ یعنی چ پیاوێکت بینیوە چ باوکێکت بینیوە لەبەر خاتری مناڵی خەڵکی مناڵەکانی خۆی بک بە قوربانی ئەوان لە کاتێک ئەتوانێ ژیانی خۆی بێتە سەر و ئەوانی ژیانی خۆیان بەرنەسەر ئەوە مصیبەتە کاتێکە لە وڵاتێکی وەکو ئێمە نەتوانراوە سوود لە سەروەتی سەرزەویمان وەربگیرێت باز لەژێر زەوی ناکەم کە کێشەی نەوت حساب و کتابەکەی چۆنە هەر سەر زەوی وڵاتێکی زراعین یەکێ لەو کێشانەی کە لە وڵاتی ئێمە لە هەرمی کوردستانە دروست بوو زۆربەی زۆری کشت و کاڵچیەکانمان جوتیارەکانمان هێنان کردمان بە سەرباز ئێستا ئەبێ موچەی بدەیتێ موچەش نییە پاشان لەو لاشەوانەیە سەروەتێکی گەورە لەسەر زەوی کە یعنی زەراعەت حەزەکەم بەو بوارە بیری لێ نەکەینەوە کە زەراعەت تەنها بوارێکی دەست بە گەڕخستنی خەڵکی و کاسپیە وڵا خەڵک نان پیاکە و کاسپی بدروسە بێ ئەسڵەن زەراعەت واتە پاڵپشتێکی بەهێزی وڵات چونکە ئەو کاتێک کە ئابلوقی ئابووری لەسەردانرا کە وڵاتێک منعی خۆی کرد لە تۆ نامری تۆ ناکەوی تۆ ناچیتە ناوگۆڕ ئێستا لە هەرێمی کوردستانە نەمانتوانیوە مریشک بەخێوکەین نەمانتوانیوە خوازرزاتان کە حیوان بەخێوکەین نەمانتوانیوە زەرعاتی خۆمان مەزبوط و ڕێکوپێک بکەین لەلایەن حکومەتەوانێ بەپی پێویست نەبووە وەکو چۆنێک جوتیارەکان هاوارەکان دەڵێن نەسەمادمان هەیە نە ئەومان هەیە نە ڕێنمایی کشتتوکاڵمان هەیە یعنی لێرە تەماتەیەکە چوار سەرکی پێوەیە دوانیان ڕزیوە لە وڵاتی تر گرنگیان پێداوە پێشکەوتنیان تیا کردووە هەر یەک بنجتەماتە چوار جار لێ وەرەگیری و دەیان شتی جوانەکرێت ئەمە کەواتە تۆ کاتێک کە ئابلوقەیەکی ئابووری لەسەر بوو زوو پشت دەشکێت ئەسڵان جەناوی مامۆستایانی هەر بۆەوەی ڕوون بێ حکوومەت لە باتیەوەی زەمینە بڕەخسێنە بۆ ساختکردنەوەی و کاڵایانەی کە خودی خۆی جوتیارەکە بەرهەمیە هێنێ دێت ژایەتیەکە مەسەن لەم ڕۆژانەیە لەگەڵ جوتیارێکە قسەمان نەکرد ئەڵێ ئێمە معاناتمان لەو کاتەیە دەست پێەکە کە بەروبوومەکەمان دێتە دەستمانەوە لە باتیەوەی خۆشیمان بێ ساغی یەکەینەوە معانات و گرتمانە کە خەڵکان و مەسئولین و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە دێن بە قاچاق و لە ڕێی سنوورەکانیشەوە مەسەلەن هەموو شتێک هاورداکەنەوەی ئێمە قیمەتی نامێنێ ئەمەش خۆی یەکی تر لە گرفتەکان گرفتێکی زۆر گەورەیە تەمانەوە باسی زراعەتەن کرد هەر ئەوە نییە کە دەستی کارە بۆ زیاوەکە ئەوەیە کە عمودی فەقەری حکوومەت بەهێزەکە میلەت بەهێزەکە کە ئەمان محتاجی کەس نابن ئەگەر ڕۆژێ دەرگای سنوورێکیان لە داخرا ئەمان سەروەتی خۆیان هەیە خواردەمەنی خۆیان هەیە ژیانی خۆیان هەیە بۆیە سەروەتی زەراعی تەنها نابێ لەو سۆنگەوە بیری لێ بکرێتەوە کە ئێمە دەستی کارمان یعنی بێ بەتاڵیمان نامێنێ دەستی کارمان زیادەکە بەڵکو پاڵپشتی حکوومەتیش و میلەتیشە ئەوەشی کە تۆ ئاماژەت پێت کرد یەکێکە لە خاڵە لاوازەکانی ئەم وڵاتێک کە ئێمە تێکەوتوین کاویش چییە؟ تێکەڵکردنی سیاست بە تیجارەت ینی سیاسەکانمان دەبنە بازرگان سیاسی ببێ بە بازرگان بە حیش شێوازێک نە قانونیە نە شەرعیە نە واقعیە نە عەقلیە نە ویژدانی و ئەخلاقیشە چونکە بەڕاستی هەر سیاسی کە دەستی کرد بە تیجارەت ئامادەیە ئەو کەسە یاساکان بگۆڕێ لەبەر خاتی تیجارەتەکەی خۆی پۆستەکەی بەکاربێنێ پۆستەکەی بەکارێنێ لەبەر خاتی شوێنی خۆی جارێکیان سەیدنا عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ کە خەلیفەی موسڵمانان بوو سەری شوێنی حیواناتی کرد ئەوەی کە ئاژەڵی تیافرۆشن کە سەیری کرد کۆمەڵە مەڕووماڵاتێک هەبوو زۆر زۆر جوان بوو فەرمووی ئەمە هی کێیە دایان قوربان بۆ نازانێ وهی عەبدوڵای کوڕی جەنابتە وتی بانی عەبدوڵای کە وەرە عەبدوڵا ئەمە لەکوێ وتی سوێن بێ بەخوای گەورە بە پارەی خۆم کڕیومە وتی ئەزانم بە پارەی خۆت کڕیوتە بەڵام بۆ لەوانی تر جوانترە ئەوە تۆ ڕۆیشتوی بنا ئەو باخەیە ئەوتیانت خوا ئەوەی کوڕەکەی ئەمیری مسلمانانە لی گەڕێ با تێر بڕێوەڕێ چۆتە نا ئەو باخ و چۆتە نا ئەو باغ بە ئارەزی خۆی لەوەڕاوە بڕۆ بیفرۆشەرەوە چەند پیاوە ئەوە بخەرە و گیرفانت ئەوەی کە زیادە بڕۆبی خەتەرە ناو بەیتولمالی مسلمانان کە بێت دواتر بەسەر مسلماناندا جێبەجێ بکرێت هەرگیز لە نێوان سیاست و تیجارەتە نابێ کۆ ببێتەوە چونکە کەسی سیاسی ئاقاری وڵاتەکە ئەکاتە قوربانی گیرفانی خۆی
زۆر باش مامۆستا بەڕێز تۆ لە شکستەکان ماوتەیان پرسیار لێ یەک دوو بڵێ تێبینی ترمان هەیە دیارە مەسەن شکستی دەسەڵاتدارێتی ئەلمانی ئەم سەردەمە زۆرە بەڵام هەندێکی لەوانە مەسەلەی ئینتاجکردن حتا لەو بەروبوومانەی کە هەیە تەخەلوفێکی زۆر دواکەوتن و پاشکۆیەکی زۆر هەیە تەنانە دەبێت تەماتەکە ببێ بە وڵاتێکی دیکەی تر بۆ کا بە مەعجونی بە دۆشاو لە لای خۆمان هەبوو لە ماوە گرفتیان هەبوو کە یعنی نازانم دەینە ئەکڕا یا گرفتی بۆ دروستەکرا وەکو چۆن خۆمان نەوتمان زۆرەوەی نێرینە دەرەوە بە هەمان شێوە بنزینەکەیان لێکرد یعنی ئەمانە هەمووی تەخەلوف ئەم دواکەوتنە گەورەترین شکستە تۆ یعنی حتا جگەلەوەی کە ئەندام پەرلەمانەکان ئەبیسین ئەڵێن چاڵەنەوتەکانیش تەوزیع کراوە بەسەر بەرپرسەکانە مامۆستا بەڕێز با من پرسیارێکی جەوهەری بکەم دەوڵەتی مەدەنی ئەوەی کە ئیسلام قەناعەتی پێێتی یا ئەوە ئیسلام تەبەنیەکە چ جیاوازیەکی لەگەڵ ئەم دەوڵەتە فاشلی کە جەنابەت باست دەکرد هەیە یەکەم دەوڵەتی مەدەنی مەرجەعەکەی ئاینی پیرۆزی ئیسلامە دووهەم دەوڵەتێکی عالەمیە کراوەیە بەسەر هەموو دەوڵەتەکانی دیکەی تردا دەوڵەتی شیوعی هەیە دەوڵەتی مەسیحی هەیە دەوڵەتی گاور جوولەکە هەیە هەرچ ئاینێکیان هەیە هەج ئاینزایەکیان هەیە ئەوان تۆ توانی تەعاملی خۆت لەگەڵ یانە بکەی ئەسڵ وەهایە سلم و ئاشتەوایی بێ کڕین و فرۆشتنیان لەگەڵدا بکەی پێویستاتی خۆتیان لەگەڵا جێبەجێ بکەی و هیچ کێشە و گرفتێکت نییە لەگەڵیان سێهەم دەوڵەتێکی دەستوری شەرعیە یعنی هەدەفەکەی عەدلە دەستوریە بۆ هیچ کەسێک نییە لە دەستور لا بدا نەسەرۆکی وڵات چونکە بەڕاستی دەستوری ئیسلام لە ئیسلامەوە وەردەگرێت دەبەرەوە دەبێت سەرۆکی وڵات لە پێش هەموو کەسێک کۆ پابند بێ پێی و هەندێک شت هەیە کە تەلاعوبی پێوەکرێت لە شریعەتی ئیسلامە ناتوان ئەوان تەلاعوب بکەن بەوە چی ڕێگرە لە دەوڵەتی ئیسلامیە ئەو گەندەڵی و خواریانی کە لە دەسەڵاتی ئەلمانی مەسەلەن هەبوون باسکران لێرەش ڕنگ نەدەنەوە لێرەش دووبارە نەبنەوە چی ڕێگریەکمان هەیە لەوە مەسەلەن چی گرنتیەکمان هەیە کە ئەمانە ڕوو نەدەن بەڵێ لە دەوڵەتی ئیسلامدا دووسێ عەقدی زۆر مهم هەیە یعنی کە زۆر گرنگە یەکێک لەوانە قسەیەک هەیە کە لە دەوڵەتی مەدەنیەتی بەناو ئەلمانیا دەڵێن سیادە بۆ قانونە بەڵام لە دەوڵەتی ئیسلامیا پێی دەوتێت سیادە بۆ شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلام ئەبێ سەرکردەکان خۆشیان پابەت من پێوەی جگە لەمەش میلەتێکی زیندووە قەت گۆڕایاڵی ناکە بۆ دەسەڵاتێک کە پێچەوانی شەرعی خوای گەورە بجوڵێتەوە تەسەڕوفاتێ بکە مامەڵە بکە من ئێستەکانەیە لەگەڵ بەرپرسیەکان لەگەڵ حکومەتان دەستخۆشی لێ دەکەم چەپڵی بۆ لێ ئەدەم حتا لەسەر حەق و عەدل بێ بەڵام کەلایدا فلا سمع ولا طاعة ئیتر ئەوە سێنرێت گۆڕایاڵی ناکرێت یعنی سەیدنا عومەر هەڵەسێتەوانێ ئەڵێ خەڵکی نەگوێ بگرن یەکێک هەڵێ قوربان گوێ ناگرین ئەڵێ بۆ گوێ ناگری ئەڵێ لە یەمەنەوانێ جلوبەرگ هاتووە هەموو کەسێک 2 مەتری دراوەتێ تۆ باڵاشە بەرزە ئەوایە وەکو ئێمە هەتا ئەژنۆت بواە بەڵام تۆ ڕێکپۆشی مادام ڕێکپۆشی لە ئێمە زیاتری ئێمە گوێ بۆ ناگرین سەیدنا عومەر خۆی تێک نادا چونکە ئەزانێ ئەم میلەتە میلەتێکی زیندون خۆی بە خەڵکی دەفەرموو لا تضربوا الناس فتذلوهم لە خەڵکی مەدەن با زەلیل نەبن خۆی فەرموویەتی لا خەیرە فیکم إن لم تقولوها ولا خەیرە فینا إن لم نسمعها خێر لە ئێوانی ئەگەر نەیڵێن هەڵەکان باز نەکەن و خێر لە ئێمەشانی ئەگەر گوێ نەگرین لەبەرەوە زۆر بەهێمنی فەرمووی عەبدوڵڵا کوڕی خۆم هەستە ڕوونی کەرەوە بە خەڵکی هەستایە سەر پێجلێکی تری لەبەرا بوو فەرمووی خەڵکینە باوکم باڵا بەرزە لەبەرەوەی جلەکەی خۆی بەشی ناکرد من بە دیاری بەشەکەی خۆم یاوە بە باوکم بە هەردوو بەشەکە ئەو جاجلەکان بەری گرتووە ئەو جاخەکەکە دەستیان گر بە سنگەوە فەرمیان دەی قوربان ئێستا چی ئەفەرمووی ملمان لەموو باریکترە لە ئاستی فەرمانەکانتە یعنی میلەتێکی زیندوو کە سنوور هەیە بۆ میلەت سنوور هەیە بۆ دەسەڵاتیش ئەو گڵۆپە سوورەی سەرجا دەکە وەکو شمولی من ئەکا شمولی دەسەڵاتیش ئەکا ئەوەی کە بۆ من حرامە بۆ ئەویش حرامە لەبەرەوە حتا دەوڵەتی ئیسلام دەوڵەتێکی شوورەویە يعني ئەهلی حەلی تایە ئەهلی حەقدی تایە یعنی پەرلەمانێکی زیندوی تایە نەک هەر بەم شێوازە کە ئەبێ هەموو متفق بن هەمووی وجدانی لە ڕووی وجدانی و متفقن لەسەر هەندێک کار کە دەستخۆشی بکەن لە شتێکی چاک ئەگەر چی هی خۆشیان نەبێ وەڕەخ نەبەگن لە شتێکی ناباش ئەگەر چی هی تەرەفی خۆشیان بێ
جگە لەوەش دەوڵەتی مەدەنی لە ئیسلامدا دەوڵەتێکە خزمەتکارە دەیەوێت ئیسلام لای خەڵک شیرین کە دەیەوێت برایی و تەبایی لە ناو خەڵکا بچەسپێنێ وەی وتراوە دەولەت و هیدایە لا جیبایە هەموو ئامانجی ئەوە نییە کە داهات لە خەڵکی وەربگرێ یعنی عەلی کوڕی ئەبی تاالب یەکێکی کرد بە والی بەسەر میسرەوە مالیکی کوڕی حارسی ئەشتەری وتی وليكن نظرك على عمارة البلاد أبلغ من نظرك إلى جباية الخراج فەرمی چاوت زیاتر لەسەر خزمەتکردنی خەڵکی بێ وەی لەوەی چاوت لەسەر وەرگرتنی زەریبە بێ لەسەر خەڵکی کە ئێستا ئەمڕۆ واقعەکە عەکسە بینی بەڵام دەوڵەتی ئیسلام ئەیەوێ خزمەت بکە ئەیەوێت ئیسلام لای خەڵک شیرین بکە واجبی سەرشانێتی دەیەوێت تاکەکانی کۆمەلگاییشێک لە تایبەتمەندی دەوڵەتی مەدەنی ئەوەیە کە ئەیەوێت دەمارگیری و تەعەسسوب لابڕێ لە ناو کۆمەلگادا ئێستا ئەمریکا گیری بەدەستیەوە خواردووە بەدەست کێشە و گرفتی ڕەشپێس و سپی پێستەوە ئێستاش لەم سەردەمەیە لە سەردەمی بە تایبەتی دۆناڵد ترامپە دەبینین گەورەترین کێشە و گرفتیان هەبوو کە مزاهرە کرا لەسەر جادەکانە و چەندین ماوەی زۆر بەردەوام بوو بەداخەوە کۆمەلگەی ئێمەش کراوە بە ڕەنگاو ڕەنگ بە ئاستێک کراوە بە ڕەنگاو ڕەنگ ئەم ڕەنگ ئەوی بەدڵ نییە و ئەوێ لە وڵاتی خۆی لای بەرێ ئەبێ لە شاری خۆی لای بەرێ ئەبێ ئاوارە بێ لە شارێکی تر یعنی هەر خەڵکی وڵاتێکی ئاوارە بی لە شارەکەی خۆتان نەتوانێ بژی بچی بۆ شارێکی تر ئەم کارە کارێکە ئەبێ دانی پیا بنین ئەمە شکست خواردنە ئەمە هەڵەیە ئەمە هێشتا دەوڵەتێکی تەواو کامل نیت هێشتا نەوتوانی وە بە ڕێکوپێکی وڵات و ژیانی وڵات و میلەتی خۆت ڕێکوپێک بکەیت جەنابی مامۆستا چۆن دەکرێت ئەم بارودۆخە چاک بکرێت لەوەی کە دەسەڵات بتوانێت خزمەتی خەڵکەکەی بکە ئەنی چۆن دەکرێت ئێمە دەوڵەتێکمان هەبێ هەز بە بەرپرسیارەتی بکە لە ڕووی خزمەتکردنی هاوڵاتیان خزمەتکردنی تاشی خەڵکەکەی خزمەتکردنی دابینکردنی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک چونکە ئێستا خەڵکی ئێمە لە معاناتێکی گەورەیە خۆیە بینێتەوە ئایا خەڵک ئەکرێت چاوەڕوانی لەمە باشتر بکات لەم دەسەڵاتەی کە هەیە بێگومان بەڵێ مافی خەڵکیە کە ئەم دەوڵەتە یەکەم شت حیمایی هەژار و نەدارەکان بگە ئەوەی کە سەیدنا ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە بناغەی دەوڵەتی مەدەنیە باسی کرد کە فەرمووی بەهێزتان لای من لاوازە حتا حەقی لێ ئەسێنمەوانێ و لاوازیش لای من بەهێزە هەتا حەقی بۆ ئەسێنمەوە یعنی لە وڵاتی ئێمەدا کەسێک بەهێز بێ زوڵم بکە ئەڵێ قانون چییە و لەم پاردڕە ئەکا ئاچێتە ژێر پارتێکی تر لەم شارڕە ئەکا ئاچێتە ژێر شارێکی تر ئەمە مەهزەلەیەکی واقعی نادادی تێکشکانی هەموو کۆمەلگایە یەکەم شت ئەبێ ئەوە بێت کە ئەوەی کە حەقی نییە ئەوەی کە بێدەسەڵاتە لە سوچێکە ئاژی لە لادەیەکە ئاژی کەسێک مافی ئەخوا ئەبێ یاسا ئەوەندە گوێی سوک بێ و ئەوەندە چاوی تیژ بێ جوان ئەوە ببینێ بێ سکاڵای خۆی بکە و حەقی خۆی بکە حتا ئەمە میلەتی کورد بۆچی حەزمانە کرد کە دەوڵەتێکی کوردیمان هەبێ و حەز ئەکەین و ئەبێ هەمووشمان کار بکەین لە پێناو چەسپاندنی دەوڵەتێکی کوردیە لەبەر ئەوەی کە پیرەژنێک مافی خورا بە زبانی خۆی بێت هاوار بکە و قسە بکە و بدوێ ئاخاوتن بکە بەبێ ئەوەی ترسی لە هیچ کەسێک هەبێ بەڵام بۆ وای لێ دەرنەچوو ئێستا حەقی ضعیف و فەقیر و هەژارەکان لە پشتەوەن بەڕاستیەکی لە هۆکارەکان پشتگستنی یاسا پشتگستنی دین و بەکارهێنانی دەسەڵات بۆ خودی خۆیان بۆ مرۆڤەکان و گەورەترین نەخۆشی یعنی لە وڵاتی ئێمەیە قسەیەک هەیە ئەنود ئەلمانەکانیان گوت جیاکردنی دین لە دەوڵەت فەسڵ و دینی عنی دەولە ئەوە زۆر قسەیەکە کاکە دەوڵەت تیاچێ گەر دین دەداخولی تیا بکە ئەیتر زۆر هاواریان لەسەرە کرد لە ڕاگەیاندنا لە ڕۆژنامەیە لە گۆڤارە لە بەرنامەیە لە تەمسیلە لە هەموو شتێکە بەڵام بە نەخۆشیێکی زۆر کوشندە ئێستا خۆیان لە واقعەکە ئاژین کە چییە ئەوەیە کە حیزب و دەسەڵات تێکەڵ بوون بەڵکو حیزب دەسەڵاتی بەسەر حکومەتا هەیە بەرپرسی حیزبێک لەسەر و وەزیر و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوەیە کە لێرەدا تێکەڵکردنی دەسەڵاتەکان
گەورەترین کێشەیە بۆیە دەبێت ئێستا بانگەشە لە جیاتی فەسڵ دینی عنی دەولە بکرێت بڵێ فەسڵ الحیزبی عنی الدەولە ئەبێ حیزبەکان جیا بکەنەوە دوور خرێنەوە لە دەوڵەت کاتێک تۆ هەڵبژاردنە کرد ئەندامێکە دەچێتە ئەوێ لی گەڕێ با خزمەتکە بەڵام بەداخەوە دەوڵەت بەکار ئەهێنرێت لە پێناوی مەسلحەتی شەخصیە دەوڵەت بەکار ئەهێنرێت لە پێناوی مەسلحەتی حیزبیە دەوڵەت بەکار هێنرێت لە پێناو دەوڵەمەندکردنی حیزبە دەوڵەت بەکار هێنرێت لە پێناو بەهێزکردن و زۆرکردنی سەروەتی تاکێکی بەرپرسدا دەوڵەت بەکارە هێنرێت لە پێناو بردنەوەی محکەمەیەک یاخود دادگاییەک کە یعنی کەسێک ئەوێت بیباتەوانێ کەواتە لێرەدا دەوڵەت بچوو کراوەتەوە و دەوڵەت لاوازە و دەوڵەت بێهێزە و ناتوانێ وەکو پێویست ئەو خزمەت گوزاری کە هەیەی هی خەڵکی بکە ینی لە باتیەوەی خزمەتی خەڵک بکە دەچێت خزمەتی حیزبەکان ئێستا دەوڵەت لە بیری ئەوایە کە چۆن خەڵکی هەژار بکە زەریبەی لەسەر زیاد بکە لە پێناوی ئەوەی کە حیزبەکان قڵەوتر بکە بەرپرسەکان دەوڵەمەندتر بکە بە کورتی جەنابی مامۆستا لە کۆتایی بەرنامەکەیە کرێ پێمان بڵێ کە ئەم بارودۆخە لەوە سەرچاوی گرتووە کە دەسەڵات فەشەلی هێناوەیە شکستی هێناوە لەوەی بتوانێت خزمەتی پێویستی هاوڵاتیان بکە یان بە بەرپرسیارەتی دەوڵەتداری خۆی هەڵبستێ دیارە وەکو کەسێک چونکە نامێ بەو تعبیرە هەڵسەنگاندنێک بکرێت بۆ ئەم حکوومەتێکی ئێستا هەیە وەکو لە سۆنگەیەکی دیدێکی تەنها فکری و هزریەوە گومانیتیانێک کە کۆمەڵێ هۆکاری دەرەکی و لاوەکی هەن بەڵام باوەڕت بێ گەورەترین دوژمنی سەرسەختت بێ بەڵام میلەتێکی زیندوو حکومەتێکی دادوەرت بێ بەسەر دوژمنەکەی سەرەکەوی ئێستا ئێمە ئەم قسەیە بەو پەڕی دڵسۆزیەوە دەیکەم بۆ بەرپرسان وەکو مالیکی کوڕی نەبی دەڵێ هیچ میلەتێک دوژمن بەسەری دازاڵ نابێ هەتا لە ناخی میلەتەکەدا قبوڵی ئەوەیەتی کە دوژمن بیدا بەسەریدا و حکومڕانەتی بکە ئیتر ئەو کاتە ئەو دەسەڵاتە فەشە لە هێنێ و حکوومەتەکەی ئەڕوخێ و دەسەڵاتێکی دەرەکی دێتە ناوە بووی ئێستا لە هەرێمی کوردستاندا کاتێک کە باسەکرێڵێ کاکە ناترسی وڵاتێکی دراوسێ بیا بەسەرتا گەنجەکەڵێکی کورە جا برا ئەو بێتە ئەم وڵاتە ئێمە من جیازی ئەو وڵاتە هەرەگرمەتوانم چم بۆ ئەمریکا و ئەوروپا خواکە ئەو دێ پێ وایە کە نەجاتی هەبێ یعنی پێی خۆشە نەجاتی بێ لەم دەسەڵاتە ئامادەیە دەسەڵاتێکی دەرەکی بێ حکمی بکە من لە ناو خەڵکە ئاژیم ئەمە واقعێکی تاڵە وەژەهرێکە کە من لێرە ئەی خۆمەوە باسی یەکەم کە دەبێت دەسەڵاتداران و بەرپرسان زۆر ئاگا بن چونکە بەڕاستی لە ناو لوحمەی کۆمەڵگەی ئێمەدا شتێکی پیرۆز هەبوو کە پیانەوت دڵسۆزی نەماوە شتێک هەبوو کە پیان دەوت کوردایەتی لە سێدارە دراوە ئێستا ڕۆحی کوردایەتی لە ناو خەڵکە شێوێنرا ڕۆحی سربەخۆیی لە ناو میلەتی ئێمەیە لەڕ و لاواز کراوە قابلیەتی ئەوەمان هەیە هەر دقە و هەر لەحظەیە وڵاتێکی تر داگیرمان بکە پێمان قبول بێ نەک هەر پێمان قوڵ بێ بەڵکو هەندێک بە تەپڵ و دەفەوانێ پێشوازی لێ بکەن کە ئەمە خەتەرترین شتە کە بەڕاستی بێ ئاگامان لێ بێت بۆیە تکام وهایە جارێکی تر هەژار و نەدار خۆی ببینێتەوانێ لە ناو ئەم وڵاتەی ئێمەدا وڵات بە زۆری سێ چینی تایە چینی دەوڵەمەند کە کەمینەیە چینی وەسەط کە زۆرینەیە چینی هەژاریش کە کەمینەیە واتە چینی وەسەط زۆرینەیە ئەمە وڵاتێکی تەندروستە چونکە دەکرێت هەندێک کەس دەوڵەمەند بن دەکرێت هەندێک کەسیش نەئەخوێنێ نە هەوڵەدانەتەیەکەشە هەژار بێ لە سوچێکە ئاژی بیری ئەوەی نییە کە ئابووری خۆی بەرەو پێش بەرێ دەکرێت هەژار بێ بەڵام لەم حاڵتەیە کە هەژار کەمە دەکرێت چینی ناوەڕاست توانای یارمەتیدانی خەڵکی هەیە وەکو چۆن دەوڵەمەندیش هەیەی بەڵام بە پێی دەسەڵاتی خۆی بەمەش هاوسەنگیەک دروزە بێ کۆمەلگا بە ڕێکپێکی ئەڕوا بەڕێوە بەڵام مەگەر هات و وڵات بوو بە دوو بەشەوە بەشێکی زۆر دەوڵەمەند موچە ئەدرێ موچە نادرێ هەر باکی نییە هەر لە هەوای خۆی ناکەوێت لە سەردانی وڵاتانی خۆی ناکەوێت وە چینێکی خوار هەژار وە چینی زۆرینەش هەژار چینی وەسەط کەمە بێتەوە یا نامێنێت یا دەگمەنە بێ ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی تێکشکانی دەسەڵات کە ئێستا ئێمە لەو حاڵەتەیە دەژین بەداخەوە زۆر سپاس مامۆستای بەڕێزەوەی ماوەتەوە باسکردنە لە بەرپرسیارەتی تاک بۆ لادانی ئەم بارودۆخە خراپی کە تێیدا ئینشاءالله لە ئەڵقەی داهاتووە
پێکەوە لەم بابەتە گفتوگۆکەین. زۆر بەڕێز دکتۆر ناسح ئاگوزەری پسپۆر لە هیزری ئیسلامی، سپاس بۆ تەشیرینەکانت. سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان. تا ئەڵقەی داهات و پێتان نەگەینەوە شاد.